سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتانین بۆ درێژەدان بە باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 ئاخۆ ئەبێت کەمترین کۆنمرەکان بە زانکۆڵین پارالێل ئێواران وەگشتی و پارێزگاکەی چۆن بێت. خۆشەویستان، لەم ڤیدیۆیەدا باسی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی ڕاپەڕین بۆ ئەوی خۆشەویست دەکەین. با بزانین بەشەکانی چین، کەمترین کۆنمرە وەرگیراوەکان چەندن بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین وەکو زانیاری لەلامان بێت. بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە با هەتا کۆتایی ڤیدیۆ بینەربی. یەکەم بەشمان لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی ڕاپەڕین بریتیە لە بەشی یاسا. زانستی وێژەی وەرەگرێت 78.814 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 84.9 پارالێلی پارێزگا 73.9 و گشتێکەی 80.1. دووەم بەشمان لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بریتیە لە دیپارتمنت ئۆف بزنس مانجمنت کە لەم کۆلێژەیە بە زمانی ئینگلیزی ئەخوێندرێت. زانکۆڵینی پارێزگا 65.079 و گشتێکەی 70 پارالێلی پارێزگا 6.2 و گشتێکەی 64.7 ئێوارانی پارێزگا 59.257 و گشتێکەی 6.8 بەشی مێژوو کە تەنها لەقی وێژەیی وەرەگرێت 67.6 زانکۆڵینی پارێزگایە و بە هەمان کۆنمرە بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 62.1 و 61.2 و گشتێکەی 62.3 ئێوارانی پارێزگا 53.814 و گشتێکەی 59. بەشی فەلسەفە کە ئەویش تەنها لەقی وێژەیی وەرەگرێت 71 زانکۆڵینی پارێزگایە و هەبان کۆنمرەش بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 60 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. بەشی جوگرافیا کە لەقەکانی زانستی وێژەیی وەرەگرێت 64.4 زانکۆڵینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 6.7 و گشتێکەی 61.741 ئێوارانی پارێزگا 57 و گشتێکەی 62.1. خۆشەویستانم، ئەوانەی کە باسمان کرد کەمترین کۆنمرەی وەرگیراو بوون لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی ڕاپەڕین بە هیوای ئەوەی جێگەی سوود و قازانج و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بوو بێت. ئەو بەشەی کە بەناومان هێنا کە بەشی دیپارتمنت ئۆف بزنس مانجمنتە، ئەوە تەنها زمانی ئینگلیزی تیا ئەخوێندرێت و بەشێکی زۆر باشە و باسی بزنس و ئیدارەدانیەکات بەشێکە لەوانەی کە ئەتوانن لە مارکتینگە بەکاری بێن و سوودی لێ بێن و گەشەی پێ بکەن. و خاڵێکی تریش ئەوە بوو لە یەکێک لە بەشەکان ئەبێنین 53 هاتۆتەوە. ئەو 53 طبعاً کۆنمرە ئەبێ لە سەروی 60ەوە بێ بە کردێت دابەزێتە ئەو کۆنمرانە تاوەکو بتوانین پێشکەشی بکەین. خۆشەویستانم، بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە با ئەوانش سوود لە کەناڵەکەمان ببینن.